بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. مزگەوتی ئیمامی شافعی یەکێکە لە مزگەوتە زۆر دیارەکانی شاری هەڵەبجە. ماسە عوسمانی ڕەحمەتی ماسە عوسمان عەبدولعەزیز کاتێکە لە گوندی پریزەوە ماڵیەتە ناو شاری هەڵەبجە نزیک ئەبێ ماڵەکەی لەم مزگەوتە و لە بەرامبەر مزگەوتەوە ماڵێکی بۆ دروست ئەکرێ. دواتر ئەم زەویە بە بۆشی لەم شوێنە ماوەتەوە چەند جارێک محاولە ئەکرێ بۆ کڕینی ئەم شوێنە دواتر ئەم شوێنە ئەم زەویە ئەبەخشرێ بە مزگەوت. ئەهلی گەڕک هەموو لەم شوێنە کۆ ئەبنەوە لە ساڵی 1970 و بڕیار ئەدەن بەکردنەوەی ئەم مزگەوتە. ماوەسایانی ئاینی هەموو هەڵەبجە لێرە حازر ئەبن و خیتابێکی زۆر جوان بۆ خەڵکی گەڕک ئەدەن و هەر لێرە مەوجێکی گەورە دائەخرێ وردەوە دەپارەک و ئەکرێتەوە ئەم مزگەوتە دروست ئەکرێ. دیارە جەنابی ماسە عوسمان عەبدولعەزیز لەبەر ئەوەی خۆی لەسەر مەزهەبی ئیمامی شافعی و یەکێک لە هەڵکەوتەکانی مەزهەب بوو بڕیار ئەدا ئەم مزگەوتە ناو لێ بنە بە مزگەوتی ئیمامی شافعی. ئەم مزگەوتە ڕووبەرەکەی نزیکەی 1150 مەترێک ئەبێت ئەو کاتەکە دەست پێ ئەکرێ و بیناکە دروست ئەکرێ و دواتر هەندێک دوکان تێ دروست ئەکرێ. ئەم دوکانانە و ئەم بینایەکە دروست ئەکرێ درێژە ئەکێشەیە هەتا وەکو هەڵەبجە کیماباران کرا و چۆڵ کرا و دواتر کە خەڵک گەڕانەوە ئێرە نۆژەنێکی بەسیط لە ناو مزگەوتەکە کرا چونکە ئەم مزگەوتە نەڕوخێنرا بوو بە خۆشبەختانەیەکێکە لەو مزگەوتانەی کە با بڵێن لە دوای کیمابارانی هەڵەبجە کە هەموو شوێنەکانی هەڵەبجە ڕوخێنراوە یەکێک لەو شوێنە توراثیانەی یان کەلەپوریانەی هەڵەبجە کە نەڕوخێنرا بوو ئێرە بوو کە مابووەوە بەڵام نۆژەن کرایەوە چەند جارێک نۆژەنکردنەوەی بۆ کراوە بەڵام نۆژەنکردنەوەکە لە ئەسڵی بیناکە نەبوو تەنها هەندێک تەرتیبات و هەندێک بۆ یاخکردنی تازە و هەندێک گەچکاری و شتی وردەی بۆ کراوە. مزگەوتی ئیمامی شافعی ئەکەوێتە پشت باخی گشتی هەڵەبجەوە. ئێستا تقریبا خەریکە وردە ئەکەوێتە ناو بازاری هەڵەبجەوە، بازاری هەڵەبجە وردەوە بەرەو هەڵکشانە بەرەو مزگەوتی ئیمامی شافعی چونکە مزگەوتی ئیمامی شافعیەکە لەو مزگەوتانەی کە نزیک ئێستا بازار لێ نزیک بووتەوە و لە دەوروبەریە وردە بینایەتی گەورە دروست کراوە و بووتە دوکان بەڵام لە ئەسڵا ئەم مزگەوتە شوێنەکەی چۆڵ بووە. ئەم منتیقا ماڵی زۆر کەمتیا بۆ کە یەکەمین جا بنیاد نراوە دواتر وردە تەعمیراتی گەورە لەم منتیقایە دەستی پێکردو. طبعا حرەمی مزگەوتەکە بچوو بوو و حەوشەی مزگەوتەکە زۆر گەورە بوو و کۆمەڵە دوکان و حوجرەی زۆری تیا بوو چونکە بە درێژایی ئەم مزگەوتە حوجرە و فەقەی لێ نەبڕاوە. بۆیە کاتێک کە ئێمە نۆژەنمان کردەوە بە شێوازی ئەو خەریتە کۆنە نەمان کردوێتەوە بەڵکو بە شێوازێکی نوێ هەوڵمان داوە بیکەینەوە. شێوازە نوێەکەش بۆ شێوازە بووە ئێستا بینایەتی زۆرترە حەوشەی بچووکترە ئەگەر چی حەوشەی مزگەوتی ئیمامی شافعی یەکێکە لە حەوشە جوانەکانی ناو مزگەوتەکانی شاری هەڵەبجە بەڵام ئێستا بینای مزگەوتەکە خودی بیناکە ئەکرێ بڵێن بە ئەندازی هەموو حوجرەکان و بەشی ئافرەتانی جاران و هەر هەمووی پێکەوە چەندێک بووە هەمووی ئێستا حرەمی فقط ناو مزگەوت ئەوەندە ئەبێت. جاران هۆڵێکی تیابوو بۆ ئافرەتان کە خۆیان تەرتیبیان کردبوو نوێژیان لەسەر لەناوە ئەکرد و حرەمێکی تیابوو و نزیکەی 9 دوکان لە ناو مزگەوتە هەبوو لەگەڵ 5 حوجرەی تیابوو بۆ فەقێ. ئێستا حرەمێکی گەورە لە خوارەوە هەیە ئەم حرەمەی کە ئەیبینن حرەمێک لەسەرەوە هەیە لەسەرەوە خودی ئەم حرەمە کراوە بە دوولەتەوە بەشێکی بۆتە بەشی ئافرەتان بەشێکی تریشی هەندە جار بۆ ڕەمەضان و بۆ ئاعتیکاف و بۆ ئەوشتانە بۆ مناسەبات بەکاری ئەهێنین لەگەڵ کۆمەڵی حوجرەیە. دیارە ئێمە هەموو مزگەوتەکان با بڵێن لە هەندەسەی ئیسلامیا کە ئەکرێن ئێمە دوو جۆر هەندەسەمان هەیە هەندەسەیەکی عوسمانی و هەندەسەیەکی عەباسیمان هەیە. هەندەسە عوسمانیەکە بریتە لەو هەندەسەی کە سوچ لە ناو مزگەوتەکانە نییە هەمووی مدەوەڕە و زیاتریش بەرگە ئەگرێت لە کاتی با بڵێن بوومە لەرزە ئەوانە پەنجەرەکان ئەبینی مەسەلەن دیکۆری مزگەوت
ئەگەر عەباسی بێ جۆرێک لە قوجی تایە ئەبەو شێوازە بەڵام ئەگەر عوسمانی بێ با بڵێن پەنجەرەکانی بە خڕی دروستەکەی هەندەسی ئیسلامیش تایبەتمەندێکی خۆی هەیە تقریبا لەناو ئەم مزگەوتە هەردوو شێوازەکە عەباسی و عوسمانی بەکار هاتووە لە پەنجەرەکانە ملاحەزەی ئەوە کراوە پەنجەرەکان شێواز و تەرتیبەکەی بە تەرتیباتێکی عوسمانی کراوە بەڵام محرابەکە بە تەرتیباتێکی عوسمانی نەکراوە بەهی عەباسیەکان کراوە و ئەو گومەزەیش کە مەسەلەن کراوە دیارە بە حەدی ئیمکان ئەوەندەی کە بە حەدی ئیمکان ئەوەندەی کە پارە هەبووە لەو کاتە شتێکی کەم با بڵێن کەم مەصرف دروست کراوە بە ئاسن و ئەوانە و دواتر غیلافێکی ئاسانی چیمەنتۆ کراوە با بڵێن لەبغێکی ئاسان کراوە. هەر لە ساڵی 1970 مزگەوتی ئیمامی شافعی فەقێتی تیا دەست پێ ئەکا و کۆمەڵە مامۆستای زۆر تیا پەروەردە بوون و بەبێ پچڕان هەتا ساڵی 1970 فەقێ لەم مزگەوتە ئەبێت حتا ئەو لەحظەی کیمیاوی لە هەڵەبجە ئەدرێ فەقێ لەناو ئەم مزگەوتە ئەبن تەنها هەندێک لەو فەقیانە بۆیان گێڕاومەتەوە کاتێککە کیمیاوی لێ ئەدرێ ئینجا ڕائەکەن ئێرە بەجێ ئێڵن دواتر لە دوای ڕاپەڕینەوە هەتا ئێستا بەوێ پچڕان مزگەوتی ئیمامی شافعی مەدرسەیەکی بەهێز بەوە پێگەیاندنی فەقێ و مامۆستایانی گەورە زۆر مامۆستای گەورە لەم شوێنە خزمەتیان کردووە مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز یەکەمین دامەزێنەری ئەم مەدرسەیە و خزمەتێکی زۆر بەرچاو و گەورەی کردو و دەیان مامۆستا لەسەر دەستی لەم شوێنە پێگەیشتون هاوێنەی دکتۆر ئەحمەدی شافعی هاوێنەی مامۆستا مەلا عوسمانی نیشانە لە مزگەوتی حەزرەتی ئیبراهیم لە سلێمانی و زۆرێکی تر کە ئێستا ناوەکانم لە یاد نییە کە دەرسیان لێرە خوێندووە ئەوانەی کە دەرسیان خوێندووە زۆرن مامۆستا مەلا ئاری یەکێکە لەو مامۆستانەی کە لێرە دەرسی خوێندووە مامۆستا مەلا کەریمی سەرسوراوێک کە لەوانەی کە لێرە دەرسی خوێندووە و زۆر مامۆستای تر ئەو مامۆستایانەی کە لێرە خزمەتیان کردووە یەکەمیان جەنابی مامۆستا مەلا عوسمانی بەڕەحمەتی بووە دواتر مدەتێک ئەوەی کە خزمەتی فەقێی لەم شوێنە کردووە مامۆستا سەید ئەحمەدی تاوگۆزی لێرە خزمەتێکی باشی بە فەقێ کردووە و زەمنێک مەدرسەکەی بردووە بەڕێوە و مدەتێکیش مامۆستا ئیحسان لێرە خزمەتی کردووە و دواتریش من هاتووەتە ئێرە لێرە ئەم خزمەتم درێژە پێداوە مەسەلەی فەقێ لە کوردستانە حڕیەتێکی زۆر تایبەتی هەیە ئێستا هەندێک لەوە چێ ئەوزاعی سیاسی نەهێشت بێ کە فەقێ ئەو حڕەتەی جارانی ببێ و بۆیە گەشەش لەناو حوجرەکانە لاواستر بووە ئەگەرنا هەر بە کوردستانی ئەو دیۆ و کوردستانی ئەم دیو هەموو ئەو فەقیانە گەڕاون و هیچ سانسۆرێک نەبووە لەسەر فەقێ لە کوردستانە بۆیە دیقەت ئەدەی فەقێ زۆر تەبیعی مەسەن لە هەولێرەوە هاتوۆتە سلێمانی هاتوۆتە هەڵەبجە لە سنە و کرماشان و زۆر شوێنی ترەوە هاتووە بەرەوە ئەم شارە لێرە خوێندوێتی لە خزمەت مامۆستا عوسمانە و ئەو مامۆستایانەی کە لێرە خزمەتیان کراوە خزمەتەکەیان دوو جۆرە خزمەتێکی مادی و خزمەتێکی معنەوی خزمەتی مادی دیارە خەڵکی خێرخواست هەر چۆن مزگەوتەکان بنیاد ئەنێن بە هەمان شێواز خزمەتی حوجرەکانیش ئەکەن وای گەورە خێریان بنووسێ و دەرگای خیر بەسەریانە واڵا بکە و خزمەتی معنەوی فەقێکان بریتە لە ڕاستیە لەو دەرس و دەورەی لەسەر ئەو منهەجە قەدیمی کە پێیان ئەوترێ مامۆستایانی کۆن هەمویان پەروەردە بوون بە منهەجێک و منهەجی کوردستان منهەجێکی عەقڵی محەددە و تەڵەبەی عیلم تایە زۆر بەزوویی گەشە ئەکا و ئەتوانێ علومی ئالە بە کامیلی کۆ بکاتەوە لەناو حوجرەکانی کوردستانە هەتا ئێستاش هەمان منهەج ئەوترێتەوە یعنی گۆڕانکاریێک لەناو منهەجی کوردستانە نەکراوە بۆیە ئەبینی هەر ئێستش فەقێکەیەتە ناو حوجرەکانەوە لە عوامیلی جورجانیەوە دەست پێ ئەکا و دواتر کە هەندێک باڵا ئەکا ئەچێتە دەرسەکانی سەرەوە تا ئەگاتە ئەوەی کە سیوطی و مختصر و جەمع الجوامع و ئەو کتێبانە ئەخوێنێ کەوابوو ئەو منهەجێکەوە باو باپیری ئێمە وتوێتەوە بە درێژایی مێژوو ئێستش هەمان منهەج ئەوترێتەوە لەو ئەچێت تەنها جیاوازیەک هەبێ فەقێ ئێستا مەشغوڵترە لەو کاتانەی پێشووتر ئەگەرنا هەمان زانای پێشووترمان دەست ئەکەوتەوە و زۆر گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر گرنگی بە مەسەلەی حوجرە و فەقێکان بدا تەواوی شاعیرەکانی کورد تەواوی شۆڕژگێڕەکان هەموو لە حوجرەکانەوە پەروەردە بوون و گەورە بوون هەمووی بەو منهەجە دروست بوون ئێستا زۆر کات هەوڵ ئەدرێکە ئەو منهەجە پشتگوێ بخرێ و حوجرەکان دابخرێن کە ئەمە خەتەرێکی زۆر گەورەیە بۆ سەر کەلەپوری کورد کەم پێم وایە بەشێکی زۆر
گرنگ لە مێژووی کوردستان بریتە لە مێژووی حوجرەکان کە حوجرەی ئافرەتان حوجرەی پیاوان ئەبێ هەموو ئەوانە جارێکتر زیندوو بکرێنەوە گرنگیان پێ بدرێ ئێمە حوجرەمان هەیە لە هەرێمی کوردستانە حوجرەی نێرکزەجار مێژووەکەی ئەگەڕێتەوە بۆ نزیکەی 1000 ساڵ لەمەوە پێش حوجرەمان هەن لە منطقەی قەرەداغا بۆ 1100 ساڵ و 1200 ساڵ لەمەوە پێش ئەگەڕێتەوە حوجرەمان هەن بۆ 200-300 ساڵ وەکو حوجرەی بیارە بۆ لەمەوە پێش ئەگەڕێتەوە حوجەکانی خەرپانی بۆ نزیکەی 350 ساڵ لەمەوە پێش ئەگەڕێتەوە بۆیە نابێ بەڕاستی ئەو حوجانە کوێر بکرێنەوە ئەبێ گرنگیکی تایبەتیان پێ بدرێ و خزمەتێکی زۆر جوانیان پێ بکرێت ئەو فەقیانەی کێن وەکو ئەرزم کردی هەر چۆن لە پێشە فەقیه حڕیەتی هەبووە لەوەی کە بڕوە و بگەڕێ و بخوێنێ ئێستش بە هەمان شێوازە بەڵام ئێستا تۆزێت تەحدید زیاتر کراوە بە نمونە فەقیەکی کەرکووکی ئێستا ناتوانێت بێ لێرە بخوێنێ مەسەن فەقیەکی ئێرانی ناتوانێت بێ لێرە بخوێنێ فەقیەک لە کوردستانی تورکیاوە ناتوانێت بێ لێرە بخوێنێ بەڵام تۆزێک دەرگا واڵاکراوەیەکی هەیە لە ئێستا کە فەقیەکانی هەڵەبجە و دەوروبەر بە نمونە پێنجوێن سەیید سادق خورماڵ منطقەی هەورامان با بڵێن ناو هەڵەبجەی شەهید خۆی و گوندەکانی دەوروبەری هەڵەبجەی شەهید هەموو فەقییان هەیە و ئەیهێنن و محاولە ئەکەن ئەو فەقیە بخوێنێت تا پێ ئەگا و سپاس بۆ خوایە کۆمەڵی فەقی باش پێگەیشتون و ئێستا مەلایەتی ئەکەن تەواوی کوردستانە بڵاو بوونەتەوە هەر لە منطقەی کۆیەوە ئێمە ئێستا لەم وەجبەی تازەمانە فەقیمان هەیە کە لەوێ مەلایەتی ئەکا لە ڕانی هەمانە لە ناو هەولێرە هەمانە ئێستا لە زۆر شوێنی کوردستان ئەلحەمدولیلا فەقیمان هەیە بە تایبەتی لە ناو لادەکانە چونکە لە ئێستا دامەزراندن نەماوە بەڵام خوای گەورە خێر و پاداشتی ئەهلی لادەکان بنووسێ کە خۆیان جۆرێک لە هاوکاری کۆ ئەکەنەوە و ئەیدەنە ئەو ماوەساییکەوە مەلایەتیان بۆ ئەکات و خزمەتی ئاینیان پێ ئەگەێنێ لە ڕاستیە ئەگەر بڵێم حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو شتێکە کەمتەر خەم بووە ئەڵێم لە مزگەوت و حوجرە و فەقیەکانە نەبووە ئەوەی کە خزمەتی حوجرەکان ئەکا خزمەتی مزگەوتەکان ئەکا هەتا ئێستا لەسەر شانی خەڵکی خێرخوازە دیارەوەش ئیجابیاتی خۆی هەیە کە لەوە ئەچێت ئیجابیاتەکە بریتێ بە لەوەی ئەو پارەی کە خەڵک ئەیدا بە دڵێکی زۆر پاگەیدا و زۆریش حەڵاڵە بۆیە زۆر کات فەقیەکان بۆ پارە حەڵاڵە گەورە ئەبن بۆیە ئایندەیەکی زۆر گەشت چاوەڕێیان ئەکا و زۆر بەهێزانە ئەچنە پێشەوە ئەمە سپاس بۆ خوا فەقیمان هەیە بۆتە شاعیرێکی زۆر باش فەقیمان هەیە نووسەرێکی زۆر بەهێزە ینی فەقیمان هەیە کە ئاستێکی علمی زۆر باڵای هەیە هەر کەسەش خوای گەورە بە شتێک لە ناو مزگەوتایە و لە ناو باشتری شوێنایە خوا خۆی بەرەکەتێکی بەسەر ئەبارێن ئێمە ئومێد دەکەین نەک ئێمە دەیان جیل دوای ئێمە ئەم مەدرسانە چ مەدرسەی مزگەوتی ئیمامی شافعی و چ غەیری ئەمیش دانەخرێن ماوەسایانی ئاینی ئەبێ زۆر ئازایانە شەڕکەن لەسەر مانەوەی فەقێ چونکە بەڕاستی ئەگەر فەقێ نەمێنێ مزگەوتەکانمان وردەوە دائەخرێ وەختی خۆی بابەتێکم نووسیوە گریان لە بەردەمی مزگەوتێکی چۆڵدا بەڕاستی با مزگەوت زۆری جوان بێ ئەگەر بێت و ماوەسایەکی ئاینی بەهێزی تیا دروست نەبێ ئەو مزگەوتە چۆڵە بۆی ئێمە پێویستمان بەوە هەیە بەلایانی کەمەوە نزیکەی 5,000 مامۆستامان هەیە بۆ لادەکان کە بەداخەوە ئێستا ماوەسایەکیشمان بۆ دانامەزرێن ئێستا سەدان لادێمان هەیە لە دەوروبەری هەڵەبجەیە کە هیچیان مامۆسایان نییە و مامۆسای ئاینیان نییە و حکوومەت نەیتوانیوە ئاوەڕێک لەو لادیانە باتەوە ئەو مامۆستا تازانەی کە پێ ئەگەن تەعینیان بکاتەوە خزمەتێکی جوانی ئاینی پیرۆزی ئیسلام بکەن لەو شوێنان ئومێدم وهایە مزگەوتی ئیمامی شافعی لە ئایندەیە ببێتە مەرکەزێکی زۆر گەورە بە هەزاران زانای پێگەیان بێ بۆ خزمەتی کوردستان